بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دۆخی پەرلەمان تاکەی بەم شێوەیە دەمێنێتەوە ساڵێک تێپەڕی بەسەر ڕێگیریکردن لە سەرۆکی پەرلەمان ماوەی 1 ساڵە هیچ جەلسەیەکی پەرلەمانی لە ناو ئەم بینایەدا ئەنجام نەدراوە لەم بەرنامەیەدا دەپرسین ئایا هەوڵەکانی بەکارخستنەوەی پەرلەمان چی بەسەرهات و حکوومەت بەبێ پەرلەمان تاکەی بەردەوام دەبێت لە کارەکانیدا ئایا پەرلەمانتاران بۆچی دەسەوسانن لە ئاسی ئەرکەکانیاندا گەر حاڵی پەرلەمان و پەرلەمانتاران ئاوا درێژە بشێشێت ئەوە خەڵکی چۆن متمانەیان بە پرۆسە مەدەنیەکان دەمێنێت بەردەوامە بین لەگەڵتان بەڕێزان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاگ هۆگرچەتۆ وەک چالەگوانی بواری مەدەنی لە بواری هەڵبژاردن بەخێر بن واروها پەرلەمانتارانی بەڕێز کاگ ئایدن معروف سەرۆکی فراکسیۆنی بەرەی توکمانی سواسەگەین خاتوو ئێواری برایم پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان هەروەها نەجیبەخان لە فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی بەخێر بن سەرچاو سەرەتا گەر لە کاگ ئایدن دەست پێکەم ساڵێک بەر لە ئێستا ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا کە نەکبێتە ناو هۆڵی پەرلەمان بەڵکو ڕێگری لێکرا کە بێتە ناو شاری هەولێریش ئێوەکو پەرلەمانتاران بە تایبەتی جەنابەت وەکو سەرۆکی فراکسیۆنێک چ کاردانەوەیەکتان هەبوو چۆن وەسانەوە بەرامبەر بەو ڕێگریانە وەکو ئەرچێکی پیشەیی خۆتان بەشێکی زۆر سوپاسان دەکەین زۆر سوپاسی کانالی پەیامەکەین بەڵێ بەداخەوە کە بەڕێزیش لە بیدایەت باس کرد بەداخەوە کە ئەمە ساڵێکە پەرلەمانی کوردستان لە کار کەوتووە و ئیفلیج بووە کە ئێمە لە پرسیارەکەت کە ڕێگری لە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان کرد ئێمە وەکو ئەندام پەرلەمان وەکو لیستی بەرەی تورکمانیش ئێمە قبولمان نەکرد کە ئیمزاشمان لەسەر ئەو بەیاننامە کردمان کە ئیدانەی ئەم تەسەڕوفە کرا نەدەبایە ڕێگری لە پێشبینیتان نەکرد حاڵەتێکی وا ڕووبات ئێمە نەخێر پێشبین نەدەکرا چکە ئەمە هیچ لە مێژووی ئەم ناوچە شتووە ڕووی نەداوە کە ڕێگری لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان بکرێت کە لە شارێک یان بۆ شارێک ئەمە کاریگەری بە چیە زانی ئێرە هەرێمی کوردستانە لە عێراقیش لە خۆڕاوی ناوەڕاستە ئەمە کە لەم ناوچەیە وتم کە ناوچەی هەرێمی کوردستان و عێراقش لە ڕۆژەڵاتی ناوەڕاستی کە زۆر کە ڕژێمی وایە ستەمی دیکتاتۆر هەبووە هیچ کات لەم ڕژێمانە حتا لە سەردەمی دەوڵەتی عوسمانیش داشتووە ڕێگری لە والی و لە سەرۆکی مەجلیسی تەشریحی نەکراوە ئەو کات یعنی ئەمە نەدەبایە ئەم شتە ڕوویدا بایە چکە ئەمە کاریگەری گەورەی دروست کرد لەسەر پەیوەندیەکان نێوان لایەنە سیاسی و بە تایبەتی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی کۆڕان کە بووە ڕێگریە هۆکار و بۆ تێکچوونی پەیوەندیەکان بەرهەمی تێکچوونی پەیوەندی سیاسەکان ئەمە یەک لە فاکتەرەکان بوو یەک لە سەبەبەکان بوو کە بووە ینی بەس بۆ پەیوەندەکان نەبوو تێکدانی پەیوەندەکان لایەنە سیاسەکان حتا کاریگەری لەسەر کاریگەری خراپ دروست کرد لەسەر واجهەی هەرێمی کوردستان لەسەر دموکراسی هەرێمی کوردستاندا یان نەدەبای ئەم شتە بکرابایە کە لە پەرلەمان لە سیاست کە سراعی سیاسی و شتێکی زۆر طبیعی و سروشتی ئەمە بەڵام کە ڕێگری لە سەرۆکەک و وایە ڕێگری لە لایەنێکی سیاسی بۆ ممارسەکردنی سیاسی ئەمە ناعادالەتیە بەرامبەر ئەکرێتن بەرامبەر ئەم لایەنە و بەرامبەر دموکراسیش کە ئەمە دەبتە ناعادالێت و بەڵام لێرە کە ئەم ڕێگرە کرا ئەوە ئەگەڕێتەوە بۆ کە پێشووی چەند شت کراوە یان چەند ڕووداوەکە لە پەرلەمانی کوردستان کە ئەویش کاریگەری هەبووە لەسەر ئەم ڕێگرە یانەی کە پێش ئەم ڕێگرە هەندشت ڕوویدا بە تایبەتی لە ناوچەی کە لە سولەیمانیا یان لە ناوچەی گەرمیان دەکە خۆپیشاندان بۆەوە کە دیار بوو لێ پەلاماری کە پەلاماری بارێگا و
لایەنە سیاسیەکانرا دیار بۆ ئەوە ئەویش کاریگەری خراپی دروست کرد لەسەر بۆی کە ببێتە سەبەب بۆی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێت وایە پەرلەمان ئیفلیس بکرێت کە نەدەبایە کە ئەم شتانە کە بکرێت ئەوەی کە ڕوویدا ینی بەڵام ئایا لە ماوەی ئەم ساڵەدا چیتان کردو بۆی کە ئەو دۆخە تێپەڕێنن کە دوجار وەکو ینی بەعموم لەسەرەوە هاوڕان متتەفقن کە هەڵەیە بۆ کراوە ینی ئەم هەڵەیە چیتان کردووە و چه هەوڵێکتاندا بۆی کە ئەو هەڵەیە تێپەڕێنن ینی ئەم هەڵەیە ئەگەڕێتەوە وتم گۆڕێتەوە بۆ ڕابردوو کە هەڵە لە دوای هەڵەکرا کە ئێمە بیدایەت کە پرسی سەرۆکایەتی هەرێم هەبوو دەبایە ئەم لایەنە سیاسیانە بە توشکۆی مەسلەیەکی سیاسیە کێشیشی سیاسە دەبایە ئەم لایەنە سیاسیانە تەوافقیان دروست کرد بە ڕێگەی فراکسیۆنەکان وە بەڕێگای ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانی کورسە بۆی ئەم پرسە چارەسەرکرا دیار بۆ ئەمانە نەکرا کە پێشتر لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانە کە بە تهدیدیش بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستان کە ئەم دوو ئەم سێ لایەنە ئاساسینە لە هەرێمی کوردستان کە لە تشکیلکردنی کابینەی هەشتی حکوومەتی هەرێم ئەم لایەنە سیاسە تەوافقیان دروست کردووە یعنی بە تەوافق بابەتەکان چارەسەر دەکرا ئەوە بوو کە پرسی سەرۆکایەتی تەوافق دروست نەکرا کە ئەوە بوو کۆبنەوەی 23 حوزێرانی پەرلەمانی کوردستان کە ئەمە چەند یاسایی و دموکراسیش بووە بەڵام نەدەبایە بکرابایە چکە ئەمە یەکەم نقطەی ئینتلاق بوو کە کاریگەری خراپی دروستکە لە نێوان لایەنە سیاسیەکان دواتر کۆبنەوەی نۆزەی ئاب دواتر ڕێگری لە سەرۆکی پەرلەمان ئەمانە هەموو کاریگەری خراپی دروست کرد بۆ ئەمانە سەبەب بوون یعنی ئەمانە دەبایە بە ڕێگای تر دەبایە چارەسەر دەبوو چکە لێرە بەس یەک لایەن ئیتهام بکرێتن غەڵەت ئەبێتن لێرە هەموو لایەنەکان مقەسر بوونە کەم کوڕیان هەیە ئێمە من لێرە ئاڵێم کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان نەدەبایە بکرابایە چکە باشە زۆر باشە بەس خەڵکانێک هاوڵاتیان کە گوێیان لەم قسانی تۆ بێت وەکو پەرلەمانتاری قسەکەی باسی ئەو مۆزوعەکەی کەڵی هەڵە بۆ وایە ئەوە بۆ شێوەیە نەکرایە بەس ئایا ینی چاوەڕێ ئەوە ناکەن خەڵک لێت بپرسن ئەی ئەرکی پەرلەمانتار چی ئەگەر بڕێکارە یاساییەکانی خۆی ئەو قانونی کە بۆی دانراوە ینی بەپێی کارنامە و کاری خۆی نەڕوابڕێەوە ئەی پەرلەمانتار ئەبێت چی بکەنی ئێمە لێرە شتێکە ڕاستەمە یعنی کاری پیشەی پەرلەمان دەبێت زیاتر ئەکتیو بکرێتن بەڵام ئێمە وتم کە لە ناوچەیەکدا لە ناوچەیەکدا کە پێڵێن ڕۆژەڵاتی ناوەڕاست و عێراق و لە هەرێمی کوردستاندا کە ئەمە بوویتە کولتور کە لایەنی سیاسی کاریگەری لەسەر بارودۆخی سیاسەکان دروست دەکات لایەنی سیاسی حزبە سیاسەکان کاریگەری لەسەر حکوومەت دروست کردووە کاریگەری لەسەر ئەندام پەرلەمانیش دروست کردووە ئێمە لە پەرلەمانی کوردستان کە ئەم پێنج لایەنە سیاسیانەش ئەو پێنج لایەنە سیاسیان لەسەر هەر بابەتێک یان لەسەر هەر مۆزوعێک دەبایە پێشتر کۆبنەوەیان دەکرد ئیتفاقیان دەکرد بەڵام لێرە کۆبنەوەش کرا و نزیکەی نۆکۆبوونەوە لە دوای بەڵێ ئەو لایەنە سیاسە بەڵام ئەوە بوو نەگەیشت متمانە پێویستە یعنی ئێمە متمانە پێویست دەکات پەرلەمان کارە بکرێتن پێویست دەکات ئەندام پەرلەمان و فراکسیۆنەکان و لایەنە سیاسەکان هەموو دەبێت بە جددی ئیش بکەن بۆی بتوانن پەرلەمانی زۆر باش دەست خۆش دەسپاس بەڕێزت هاتو ئێوارەگەر ئایدن باسی هۆکارەکانی کرد کە ئەوش لەگەوە هێڵە بوو هەموو کەس ینی هەموو لایەنەکان هەموو فراکسیۆنەکان دەڵێنەوە هەڵە بوو کە کرا لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە بەڵام ئێوە چیتان کرد لە ماوەی ئەم ساڵەدا بۆی کە ئەو دۆخە تێپەڕێن ینی نازانم شتێک نابێژێ خەڵک چاوەڕێی زیاترە کرد لە ئێوە نوێنەری خەڵک بوون خەڵک متمانی پێدان کە بێنە ئێرە ڕۆڵی ئەوان ببینن دوجار ئەمە سندوقێکی بچووکراوی هەڵبژاردنە خەڵکی ینی چاوەڕێی هەموو شتێکی زۆری لە ئێوە کرد لە دوجار حکوومەت بە دەنگی ئێوە بە متمانی ئێوە ینی لەدایک بێت و ئەکەوێتە سەرکاری خۆی بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بە تایبەتی لە مای ئەم ساڵەیە پەرلەمانتاران و پەرلەمان نازانم هەستەکری بە زۆر کچوک بوونەوە ئەچێت ئەمە چ ئاراسەیەکە بەرەو ئاقارەتانە بات بۆچیتان کرد ئێوە سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان ڕێز و سڵاوم بۆ هاوڕێیانم کە ئەمڕۆ بێکەوە گفتوگۆ دەکەین لەسەر پرسێکی گرنگ
ئەویش لەسەر دۆخی پەرلەمان و پەکەوتنی پەرلەمانە. من ئەگەر قسە بکەم لەسەر پەکەوتنی پەرلەمان، من پێش ئەوەی وەڵامی پرسیارەکانت دەمەوە دەمەوێتن چەند ڕوونکردنەوەیەک زیاتر تەوزیح بدەم لەسەر هەندێک تعلیقیشم لەسەر قسەکانی بەڕێز کاک ئایدن هەیە، بە تایبەتی لەسەر پەکەوتنی پەرلەمان و قسە لەسەر ئەوە دەکرێتن گوایە بۆیە کە دۆخی پەرلەمانی کوردستان وا تێک چووە لەوانەیە چەند ڕەتفعلێک هەبێتن بۆ نمونە لە سنووری بڵێ سەوز و نیلی خۆپیشاندان کراوە. ڕاستە خۆپیشاندان کراوە، بەڵام چێ دەڵێتن ئەو خۆپیشاندانە بە ئیعازی بزوتنەوەی گۆڕان بووە. خەڵک ناڕازیە، خەڵک ماندووە، خەڵک بێتاقەت بووە، لە ئیرادەی خەڵک نەماوە بۆ ماوەی چەند ساڵە. هەرێمی کوردستان ئەو 25 ساڵە لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکدایە. ئەو 2 ساڵەش خەڵکی هەرێمی کوردستان بە بێ موچە لە بارودۆخێکی زۆر خراپدایە، دەیان قەیران دروست بووە، خەڵک هاتووە خۆپیشاندان دەکاتن. تۆ هیچ مبەڕیرێک نییە خۆپیشاندان لە پارێزگایەک بکرێتن تۆ بێ لە هەرێمی کوردستان سەرۆکی شەرعی پەرلەمانی کوردستان کە بەدەنجی نوێنەرانی خەڵکی کوردستان و هەروەها بەدەنجی پەرلەمانتاران بۆتە سەرۆکی پەرلەمان تۆ بێ ڕێگری لێ بکەیت. بوورە ماوەی ساڵێک ئەم ڕستانە زۆر دووبارێک ئینفراسیۆنی گۆڕانەوە. بۆچی ئێوە هەموو هەوڵەکانتان بوو بووی کە وەڵامی ئەمە بنەوە کە نەبوو ڕێگری کرێ لەبەرەوەی کە خۆپیشاندان کراوە؟ یعنی ئەمە بارتەقای ئەوەیە، یان هیچ نەبێ ئەوش تێپەڕێن کە تێ نەپەڕێنراوە. دەزانی چی من دەمەوێت بە جددی ڕخنە لە سەرجەم حیزبە سیاسیەکان بگرم لەسەر یەکشت. بەداخەوە لە هەرێمی کوردستان جیاوازە لەگەر زۆربەی هەرێم و وڵاتەکانی تر. لە کاتێکدا حیزبە سیاسیەکان کە نوێنەرێک کەسێک کاندید دەکەن بۆ بڵێ دەستگای شەرعی کە پەرلەمانی کوردستانە بەرزترین موئەسسەسەی دەشریعیە، نایەن ئەو کەسانەی کاندید بکەن ئەوانەی لە مەرکەزی بڕیارن. یەکێکە لە گرفتە سەرەکیەکان تۆ کە ئەو کەسانە بۆ نمونە کەسی یەکەم کەسی دووەم بە تایبەتی مەکتەبی سیاسیەکان ئاگەر بێن ئەوانە لە ناوەندی بڕیاردا لە حیزبە سیاسیەکان لە ناوەندی بڕیار قەرار بەدەستن، بێن ببن بە ئەندامی پەرلەمان. پێم وایە دۆخی پەرلەمانی کوردستان و دۆخی سیاسیش ئاوا بەم شێوەیە بەرەو داخراوی جارانی پێشوویانی لەوانەیە بەشێکیشی پەیوەندی بەوە بێ، بەڵام بەداخەوە ئیرادە بۆ پەرلەمانتار نەماوە. زۆر جار پەرلەمانتار پێم وایە هەر 111 پەرلەمانتار ئەگەر بە قەنەعەتی خۆیان بێتن لە ئیرادەی خۆیان بێتن نەیاندەویست دۆخی پەرلەمان ئاوای بەسەر بێتن. بەڵام بەداخەوە هەموو بڕیارەکان کە دەمانەوێت قەرار لەسەر چ پرۆژەیەک بدەین یان هەر بڕیارێک بدەین دەبێ بچێتەوە مەکتەبی سیاسی حیزبە سیاسیەکان. ئەوە یەکێکە لە گرفتەکان. ئێمە دیارە ساڵی ئێمە کێشەی لە هەرێمی کوردستان فەراغی یاسای سەرۆکایەتی هەرێممان هەبوو. 4 فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکمان ئامادە کرد بۆ ئەوەی هەوڵ بدرێتن ئەم کێشەیە نەمینێتن، ئەم فەراغی یاسایە نەمینێتن. ئاراسی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد، بڵێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ماوە گفتوگۆی لێ بکرێتن و لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکرێت. سەرەتای دروستبوونی کێشەکان کە لە هەرێمی کوردستان پەککەوتنی پەرلەمان پرسی سەرۆکایەتی بوو کە ئەمە فەراغیمان هەبوو، ئەم دۆخەوای بەسەر هات. بۆیە من دەڵێم هەوڵی جددی دراوە، بەڵام بەداخەوە دەبێتن هەموو حیزبە سیاسیەکان ئیرادەیەکی بەهێزیان هەبێتن، نیەت هەبێتن. تاکو ئێستا نیەت نەبووە چێ زۆرینەیە لە هەرێمی کوردستان. ڕاستە هیچ فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان ناتوانێتن بەتەنها زۆرینە پێک بێنێتن، ینی 58 کورسی تەواو بکاتن، هیچیان ناتوانێت. لا دەبێتن لەگەڵ چەند فراکسیۆنێک بەیەکەوە بۆ ئەوی دانیشتنی پەرلەمان بکرێتن، بۆ ئەوی پەرلەمان دەست بەکار بێتەوە. بەڵام بەداخەوە هۆکاری سەرەکی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان سەبەبی سەرەکیە لە بەروەی ئەو وای کرد کە ئەم دۆخە وای بەسەر بێتن. دۆخی پەرلەمانی کوردستان، دۆخی هەرێمی کوردستان ئێستا پەرلەمان پەچی کەوتووە، نەدەتوانی کۆبوونەوە بکرێت، نەدەتوانێت یاسا دەربکرێت. خۆ ئەرچی پەرلەمان چییە؟ ئەرچی پەرلەمانتاران چییە؟ یاسا دەرکردنا. دوای ئەوەی یاسا دەردەکات دەبێت چاودێری بکرێتن. حکوومەتێک ئێستا ئەو بینایە کە لێرێ نازانم چۆن دەتوانێت قسە لەسەر کۆمەڵێک پرس بکات، کۆمەڵێک سێکتەری گرنگ بکاتن. بۆیە دەکرێتن بە زووترین کات پەرلەمان دەست بەکار بێتەوە، ئیرادەیەکی بەهێزە بێت. داواکاری ینی ئەوە چی ڕێگاکی ترەگرنە بەر بۆی کە
فشارەکانتان تونگتر بێت وەکو پەرلەمانتاران بە تایبەتی فراسۆنی گۆڕانی وەکو ئەندامیشی تایدا بڵێ من پێم وایە دەبێتن ئەم چوار فراکسیۆنە بە تایبەتی بڵێ یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لەبەروەی ئەوان 58 کورسی پێک دێنن بۆ ئەوی نسابی قانونی تەواو بێتن دەکرێتن یعنی یەکلاکەرەوەیە کە بێتن ئەوە شتێکی تریش هەیە ئێستا بزوتنەوەی گۆڕان بە ڕسمی دەرکراوە لە ناو حکومەت وەزیرەکان ناردرانەوە ماڵێ ئێمە هیچ حزورێکمان نیە ناو حکومەت ئێستا بەڕسمی چۆن بەڕسمی لە کاتێکە ئەوان ڕسمی پێ وەزیر بنیانی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بزوتنەوەی گۆڕان ئێستا لە ناو حکومەت نییە دەرکراوە ئەوان گریمانەدا بنرێ ئەگەر وەزیرەکانی گۆڕان ئەو کاتی حکومەت هابوایە چیانەکرد لە کاتێکە بڵینەوە ساڵێک ئەوان ئێمە بەسەوە دەکەین پەرلەمان بزوتنەوەی گۆڕان لە ناو حکومەت نەماوە باشە ئەو کاتی ئەگەر بزوتنەوەی گۆڕان لە ناو حکومەت با لەوانەیە قسەیەکی تر دەکرا بەڵام لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان لە ناو حکومەت نەماوە دەسەرەوەی کە پەرلەمان بەکار بخرێتەوە ئەو کاتی لەوانەیە بزوتنەوەی گۆڕان ئەگەر لە ناو حکومەت با لەوانەیە ئەو کاتی هەڵوێستی خۆی دەبوو دەیوت ئێمە سەحەب دەکەینەوە لەو حکومەتە لە بەروەی ئەم حکومەتە ناتوانێتن ئەم هەرێمە بەڕێوە بات بۆیە من دەڵێم دەبێتن بە تایبەتی ئەم سێ فراکسیۆنە لەبەر ئەوەی کۆمەڵێک پرۆژیان ئیش لەسەر کردووە دەکرێتن هەڵوێستێکی جدیان هەبێ تاکیل لەسەرەوە بکەنەوە بڵێن یان دەبێ ئێمە لە حکومەت جیا ببینەوە بینە دەرێ لە ناو حکومەت یانیش داوا بکەم بێکەوە لەبەروی ئێمە نیساب دەتوانین تەواوکەین بە تایبەتی ئەم چوار فراکسیۆنە فراکسیۆنی کۆمەڵ یەکگرتوو یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان دەست خۆش بێ خاتو نەجیب ئەگەر جەنابەت پرسیارم لە بەڕێزت ئەوە بێت ئەگەر هەوڵێک لە ئارا بێت و بەجددی ئیشی بۆ بکات هەرچەند ینی باز لەوە کرێت وەکو هەفتی ڕابردوو سەرۆکی پەرلەمان باسیەوەی کرد کە واژۆ کۆکەنەوە بۆی کە جەلسەی پەرلەمانی دروستکەنەوە پێک بێنن وەکو فراکسیۆنی خۆتان وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئامادەن واژۆ بۆ بکەن هیچ کێشەیەکتان لەوانە یان چی بە ڕێگرەزانن لەوەی کە جەلسەی پەرلەمانی دروست بکرێتەوە لەم کاتەیە بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە و بۆ ئەم هاوڕێ بەڕێزانەش بێگومان بەداخەوە ینی ئێمە سادانیشون قسە لەسەر ئەوەکەین کە ئەوە ساڵێکە پەرلەمانی کوردستان پەکخراوە و کارەکانی ڕاگیراوە بە بڕیارێکی سیاسی کە بەداخەوەمە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ینی کە پەرلەمان کە ناوەندێکە هەڵبژێراوی خەڵکەوە تعبیر لە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانەکات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو هیوایەکیان بە تایبەتی بەم خولەی پەرلەمان ئەوە بوو کە نوێنەری ڕاستە و خۆیان ناردوێتە پەرلەمان ینی خولەکانی پێشووتر کە بەلیستی داخراوە بۆ لەوانەیە خەڵکێک نەیزانی بە دەنگی بەکێداوە بەڵام لە ئێستاە کە هاوڵاتیان ڕاستە و خۆ نوێنەری خۆیان ناردوێتە پەرلەمان بە هیوای ئەوەی کە داخوازیەکانیان جێبەجێ بکرێ کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێ بەڵام ینی ئەم خولەی پەرلەمان توانم بڵێم لە هەموو خولەکانی تر خراپتر بوو لەو ڕۆی کە نەیتوانی خزمەت کات بە هاوڵاتیان و بە دەنگدەران و بە خەڵکی هەرێمی کوردستان ئەمەش تاوانەکە لە ئەستۆی ئەندامی پەرلەمانان نیە بەڵکو تاوانەکە لە ئەستۆی لایەنە سیاسیەکانە کە تا ئێستاش ئاعتراف بە ناوەندی شەرعی و هەڵبژێراوی خەڵکی هەرێمی کوردستان ناکەن کە هیچ متمانەیەکیان نێشتۆتەوە نەبوو عەمەلەی سیاسی نەبوو دەنگی خەڵک نەبوو ویست و ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوە تاوانەکە لە ئەستۆی ئەندامی پەرلەمانان نیە هیچ یەکێک لەو ئەندام پەرلەمانانە پێی خۆش نەبوو ڕۆژێک بێت کە دەستی بگیرێ و نەتوانێت کار و چالاکی خۆی بکات هەر بەم شێوە بەم بێدەنگی لە ئێستا ئێمە ئەوەی کە چی ئەکرێ ئێمە وەکو ئەندامی پەرلەمان چی ئەکرێ بیکەین ینی ئێمە ڕاستە ئێستا کۆبنەوەکانی پەرلەمان وەستێنراوە و ئەرکی دووهەمی پەرلەمان و ئەندامی پەرلەمانەوەی کە بە دوواداچوون بکات بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و چاودێری بڕیار و ئەو
بڕیارانە بکە کە ئەنجومەنی وەزیران و یاخود هەر دەسەڵاتێکی تری جێبەجێکردن ئەیدا لە ئێستاە ئەو چاودێریکردنەش نەماوەتەوە بۆ ئەندامی پەرلەمان لەم خولەیە لەبەرەوەی گوێمان لێ ناگیرێ کتابە نێرین بە 2 مانگ ئەسڵەن ئەوە ئەنجومەنی وەزیران ئەوە بیناکەیە بە 2 مانگ ناگاتە ئەوێ هیچ وەڵامێک نادرێنەوە یعنی بە دووادا چوونە کەشمان لێ قەدەغەکراوە لەبەرەوە ئەمە لە دەسەڵاتی ئێمانێ کێشەکە ئێمە دروستمان نەکردووە لەبەرەوە چارەسەریش لای ئێمە نییە یعنی بەداخەوە کەواڵێم پەرلەمان و پەرلەمانتار بە شێوەیەک شکۆی شکێنرا بە جۆرێک بێڕێزکرا لە ناو خەڵکە ئێستا خەڵک ینی لە ئەسڵەن لە حکوومەت زیاتر ڕقی لە ئەندامی پەرلەمان و لە پەرلەمانتارە بۆچی ینی ئەندامی پەرلەمان تاوانێکی نەبووە لە دروستکردنی ئەو بارودۆخە و لە ئێستاشە ئەگەر بە قەناعەتی من بزانێ هەر ئەندامێکی پەرلەمان من بەبێ جیاوازی لە فراکسیۆنەکان کە بزانین بە دەنگی ئێمەوە یاخود بە هەڵوێستێکی ئێمە بە بڕیارێکی ئێمە پەرلەمان کاراکرێتەوە ینی سێودوی لێ ناکەین بەزەگەر بە کۆ بێت دەسە جەمعیەکە بێت ئەو هەوڵانەی کە دراوە ینی چەند جارێک واژ و کۆکراوەتەوە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە هەموو کۆکردنەوەی واژۆکانە بەشداریمان کرد لە هەموو هەوڵێک کە درابێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئێمە واژومان کرد لە ئێستاشە ئێمە پێمان باشە کە ئەو واژوانەی کە کۆکراوەتەوە ینی بگاتە دەستەی سەرۆکاتی پەرلەمان و داوای کۆبوونەوە بکرێ ینی خۆ ئەگەر لەوانەیە کێشەی سەرەکی لە کۆنەبوونەوەی پەرلەمان و یاخود لە هەنگاونەنان بۆ کۆبوونەوەی پەرلەمان ئەوە بێکە نیساب تەواو نابێ دەیبات تەواو نەبێ ینی با نیساب تەواو نەبێ بە داوای کۆبوونەوەی پەرلەمان بکرێ و کاتە دەرکەوێت چێ لە بەرەی خەڵکایە چێ ئەوێ پەرلەمان کارا بکرێت بۆ ساڵێکەوە نەکراوە ینی بێگومان کۆمەڵێک هەوڵی لابەلا هەبووە کە وەکو وتم ئەمە لە دەستی لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسیەکان کۆمەڵێ هەوڵ و ینی هەنگاو هەبووە بۆ ئەوەی کە بە گفتوگۆ بە لێک تێگەیشتن بە ڕێکەوتن و یاخود بە نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان ئێمە بینیمان چەند کەسایەتی و تەنانەت حیزبەکان سەرۆکی حیزبەکان لە هەوڵی ئەویان داوە بەڵام بێگومان ئەو هەوڵانە هیچی سەرکەوتو نەبووە و لەوانەیە پەرلەمانتاریش مەسەلەن هەوڵێک سەرکەوتو نەبێت بزانن ڕێژەی یاسایی تاو نەبێت بۆ دەستی دەنێ ینی ئەمەش پرسیارێک نییە بۆ خۆی ئاخریانی ئێمە شتێکی ترمان پێ ناکرێ ینی فەرمو و ئەندامی پەرلەمان چی ترمان ئێمە ئەتوانین بکەین تەنها ئەوەندەیە کە ئێمە بتوانین کۆبوونەوەیکی پەرلەمان بکەین بۆ ئەوەی هیچ نەلانی کەم قسە لەسەر قەیرانەکان و لەسەر ئەو کێشانە بکەین کە هاوڵاتیانی هەرمی کوردستان ئێستا بەدەستیەوە ئەناڵێنن لەبەرەوە ینی ئەوە کۆتا هەوڵە کە ئەگەر ئێمە بتوانین بیکەین ئەگەر ئەوەش نەکرا بەداخەوە ینی بەداخەوە کە ئێڵێ ئێمە ئەبێت چاوەڕی لایەنە سیاسیەکان بکەین چاوەڕی مەرحەمەتی ئەوان بکەین بزانین کەی ویژدانیان ئەجوڵە بەرامبەر بەو نەهامەتیانی کە خەڵک ڕوبەڕووی بێتەوە کەی هەست بە بەرپرسیارەتی خۆیانەکەن بۆ هەموو خۆیان بە بەرپرسە زانن بەوەی کە بە قافڵە سیارە بە شوێنیانەوە بێ و ڕێزیان لێ بگیرێ و حسابیان بۆ بکرێت بەس خۆیان بە بەرپرس نازان بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان یعنی بێ ئەوان بەڕاستی وەکوتم ینی ئەمە هەزارەها جار دووبارەیەکەمەوە کە جێگەی داخەکە تەنها حیزبە سیاسیەکان تەنها کەسایەتی سیاسیەکان ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە و ئەتوانن هەنگاو بنێن و ئەتوانن بارودۆخەکە ئاسایی بکەنەوە بەڵام ئەوانش بەداخەوە هیچ هەنگاوێکی عملی و وەکردەی نییە هەرچەنە لە ئێستاە کۆمەڵی هەوڵ باس ئەکرێ هیوادارین ئەم جارە بەرهەمێکی هەبێ و چیتر پەرلەمان و خەڵکی هەرێمی کوردستان بە بارودۆخە هۆگر باز لەوە کرا کە ینی بەراوردێک هەبوو لە نێوان هەرێم بە موسسەسەکانیەوە لەگەڵ ناوەند بەغدا ینی بەراوردێکرا کە ئێرە تەجاوازی ئەوی کردو و پێویستە ئەوێ چاو لە ئەزمموی ئێرەکەن لە ڕووی دیموکراسی و ڕێکارە مەدەنی و ئەو بابەتەوە بەڵام ئێستا زۆر جار ینی لە هەندێک مۆزوع دێتە پێشەوە هەندێک دۆخ و بارودۆخ چ لێرە و چ لە بەغداژ ڕۆدا سێرەکەی شتەکە پێچەوانە ئەبێتەوانێ ئەمە تۆ خوێندنەوە چییە بۆ بابەت زۆر سوپاس و سوپاسیش بۆ پەیام و بۆ بینەران و بۆ میوانانیش بە بۆ چوونی من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دامەزراوەی بوونی دەستگاکان یا دامەزراوەکان ڕێژەی بە شێوەیەکی نسبی هەیە لە هیچ شێک لەوانە مۆدلێک نییە پێشەوانی ترکەوت بێ ئەوە بەبەرچاوی ڕوونی خۆمان ئەوانەی باشترین مۆدلی دیموکراسین ینی چەند سەد ساڵە دەوڵەتن لازال کێشەیان هەیە لازال ئینقلابات هەیە لازال مؤسساتی شەرعی بەوەی کە چاومان لێ وەکو ئەوروپا و ئەمریکا دەور و کاریگەری گەوریان هەبێ بەڕاستی نوێنەرایەتی دامەزراوەی خەڵک و پێکهاتە و سەروەری یاسا تێدا هەبێ نییە بەڵام
لەوەی کە دێین پێوانەکاریش دەکەین لەگەڵ بەغدا خۆمان ینی هەوراز و نشێومان بینیوە لەگەڵ بەغدا لەوێ هەندێک جار کێڕەکان بەرز بوونەوە بۆ پەکە خستنی دامەزراوەکان لە بەرامبەر لە هەرێم دامەزراوەکان کاراتر و خێراتر و باشتر بوون لە ئاسا دەرکردن لە چاودێریکردن تا دوایی و بەعکسیشی ڕاستە چونکە ئێستا گەر قسە لەسەر هەرێمی کوردستان ڕاستە باس لە پەککەوتنی ساڵێکی پەرلەمان دەکەین بەڵام بۆ زانینت لە هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێک نەپەچی نەکەوت بێ پەرلەمانی کوردستان بە بڕیاری سیاسی پەچکەوتووە هێزێکی سیاسی پارتی بڕیاری داوە کە سەرۆکی پەرلەمان نێ سەرۆکی ژنێ جەلسە نابێ و ئەو دامەزراوەی کە دەنجی ڕاستەقینەی خەڵکە لێرە دەوەستێ بینە سەر سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی هەرێم زیاتر لە ساڵێک یاساکەی بەسەر چووە و بەڕاستی لە ڕووی یاساییەوە هەر کردارێکی یاسایی بە مەبدەئی ئیستیمراریەت بە اعتیماد لەسەر ڕایەکی ئیستیشاری مەجلیسی شورا پاک نابێتەوە کامڵ نابێ کێشەمان هەیە و کۆی ئەو کردارانێک کە سەرۆکی هەرێم ئەو دامەزراوەیە سەرۆکاتی هەرێم دەیکا لە بەردەم بەرپرسیارەتی و لێکۆڵینەوەی یاساییدا دەبێت چونکە ناکامڵی یاسایی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئێستادا لە بەردەم قەیرانی گەورەدایە و بەڕاستی چارەسەری بنبڕی پێنیە و چەند وەزیرێک جارێک کە بە بڕیاری سیاسی نێردراونەتەوە ماڵەوە و لە غیابی پەرلەمان بە بۆچوونی من حکوومەتیش ناکامڵە حکوومەتیش ئێستا بەبێ ڕقابە بەبێ قانونیش دەکا ناگەڕێتەوە بۆ هیچ سەرچاوێکی قانونی و ئەوەی قەیدی دەوڵەتداریە حکوومەت دەکا قانونە قانون لەکوێی ینی چاودێریکردن و بەڕێوەچوونیدایە چوارەمیان تەنانەت ئەوەی حتا دەسەڵاتی دادوەری بوو ئەویش سەرۆکەکەی ویلایەتی تەواو بۆ سەرۆکی نوێ نییە و بە وەکالەت و داواکاری گشتی بە وەکالەت یعنی هەر چوار پێگەکە بە حەقیقەت لە کوردستان لە بەردەمی پرسیاری گەورەدایە و پێم وایە لە ئێستادا ئەگەر پێوانەکاری بۆ ئەو ساتێک کە ئێستا باسی دەکەی ڕۆڵ و کارایی ئەنجومەنی وەزیران ڕوغمی نەفسی کێشەیان لە عێراق چەند وەزیر ئیقالە کراوە چەند وەزیر ئەسڵەن سەرۆکی وەزیران وەزیری نوێی پێشکەشکەوە متمانیان نەداوەتێ هەمان ئیشکالیات هەیە بەڵام دامەزراوەکانی عێراق کاراترن لەوەی ئێستا ئەگەر پێوانەکاری لەسەر ئەو ڕۆبی لەسەر ئەو باسە ئێستابی کە بە بۆچوونی من بۆیە لە هەرێم لە بەردەم با بڵێن دەتوانین لە ئێستا ئەوە بڵێن لە بەردەم هەرێمێکین کە بە حەقیقەت لەلایەن حزبی سیاسیەوە بەڕێوە دەبرێت لەلایەن دامەزراوە بەڕێوە نابرێ تەنانەت حتا کە سەرۆکی حکوومەت لە بینی خەیارەکان دەڵێ خراپترینیان کە حیزبێکی سیاسی بڕیاردا وەزیر بەبێ با بڵێن بنێردێتەوە ماڵ سەرۆکی وەزیران بێدەسەڵات بیانەوە هەر ئەوە دەستەپێنی کە کاریگەری یا پێگەی حیزبی بەهێزتر بێ وڵات لەلایەن حیزبەکان و بە تایبەتیش ئەمن بەر بۆچوونی شخصی خۆم لایەن پارتی وێچەتی بەڕێوە دەبردرێت لە ئیدارەی سلێمانی و زۆنی سلێمانی وزدێنی ئەو لێر پێشمەرگەی لە دەستە پارەی لە دەستە تا دوایی واتە ئێمە لە بەردەمە میشکالێتە داین ئینجا لە کاتێک کە لە بەردەمی و شکالێتە داین تەنانەت جەنابەت ینی ئاڕاستی پرسیارەکەدا و پەرلەمان چی بکات چۆن بێت دەنگ نەبێ بە تاک بە کۆمەڵ بەوە دەبێت بە حەقیقەت لە پێشدا لەوە بوەستین ئەم بارودۆخە بە هوتاف و بە گازاندە و بە گلەی و بە بەرنامە چارەسەر نابێ ئەمە پێویستی بە ڕێککەوتنی سیاسی هەیە و من پێم وایە بە بنبەست نەگەیشتوین تاسەر تا بین ڕێک بکەوین سیاسی تەنها ئەوەی کە پێویستمانە بەرپرسیارەتیە پێم وایە لایەنە سیاسیەکان نەجیب خانباشی گوت شعورکردن بە بەرپرسیارەتی لە دۆخی ئێستادا لە ئاستی پێویستدا نییە و ئەوە بەس بۆ پارتیش نییە هەندێک جار دەگوترێ بەس پارتی بۆ هێزەکانی تریشە بۆیە بەڕێی من بە بنبەست نەگەیشتوین لە چارەسەری سیاسی ئەنی تۆ پێ وایە پەرلەمانێک بە و گەورە و گرنگیەوە کە خەڵک دەنگی پێدا و وەکو باسمان کرد بڵین دەسەڵاتەکانی تر لۆ ینی سەرچاوە گرن دوجار ینی هەوا دەسەڵسان بۆ سێ چاوەڕی لایەنە سیاسیەکان بکات تەوافق چارە با من و تۆ ڕێک بکەوین با پەرلەمان هەبێ ئێستا پەرلەمان ئەو لێ پێش بەرنامەکە لێم پرسین چەند مانگ بوو چەند وەرنەگرێت خۆی پەرلەمانتارە لە ساڵی ئەو لای 5 وەرنەگرێت لە ئێستا ڕوبع موچەی وەردەگری